السلام عليكم دكتور. عليكم السلام ورحمة الله وبركاته. دكتور برسالة كمان هي أجر زحمتني برسالة كمان ضلي باتسن وسرك سرسامي ولا برسبة ونوسري سرسامي بتايبتي بات كتابتي أو نوسري سرسامي. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه، أما بعد. حقات أجر وبي باسي دووکەس دەکەم. یەکەم بڵێن لە زانایە پێشووەکان با بڵێن کۆنەکان یەکێکیش تر بە بڵێن یەک لە زانایە معاسرەکان. طبعاً بە حکمەوەی من بڵێن زیاتر لە بواری حەدیث و فەرموودە و بوەکو پسپۆریم لەو بارەوەیە. حقت من لە کۆنەکان ابن سەلاحی شارەزووری کە یەکێکە لە گەورە زانایانی کورد کە بەڕاستی ئێمە وەکو ملەتی کورد یعنی حەقە شانازیەکی گەورە بکەین کە لە هەموو بوارێک طبعاً لە هەموو بوارێک لە بۆ تایبەتی بوارە ئاینی و زانستی شەرعیەکان لە وەکو لە بواری فقه، لە بواری عەقیدە، لە بواری تاریخ تەفسیر و یەک لەو بارانە لە بواری حەدیث حقات یعنی کە ئەم کەڵا پیاوانە لە مێژووی ئیسلامدا لە مێژووی کورد کە بەڕاستی خزمەتێکی گەورەیان کردووە بە هەرێک لە بواری خۆی وەکو باسم کرد. ابن سەلاحی شارەزووری کە یەکێکە لە گەورە زانایانی کورد لە سەدەی بڵێن کوتایی سەدەی شەشەم و سەرەتای سەدەی هەفتەم ژیاوە 577 بڵێن کۆچی لەدایک بووە و 600 ینی شتەکە بڵێن کە وەفاتی کردووە. المهم لەو فترەیە ژیاوە طبعاً و بە تایبەتیش بەو کتێبە کە زۆر بەناوبانگە مەشهورە کە باسی علمی حەدیث دەکرێت، بەڕاستی باسی کتابەکەی دەبی بکرێ، ئەویش کە مەشهورە بە مقدمەی ابن الصلاح کە کتابەکە بەناوی معرفة أنواع علوم الحديثة، بەڵام مەشهور بووە بەناوبانگ بووە بە معرفة بمقدمة ابن الصلاح. طبعا ڕاستە یەکەم کەس نەبووە پێش ابن صلاحیش وەکو مثلا قاضی ڕاما هورموزی و مثلا حاکمی نەیسابووری و خەتیبی بەغدادی و کۆمەڵە بڵێن زانای تر هەبووە، قاضی عیاض و پێش بڵێن ابن صلاح، بەڵام هەموو زانایان متفقن کە کتێبەکەی ابن صلاح بەڕاستی و بە تایبەتی لە بوو ئەو سەردەمە لە بوو سەردەمی خۆی کە شتێکی داهێنانێکی گەورە بوو و کتێبێکی نایاب بوو. هەرچی نووسراوەکانی تر لە علمی حەدیث ئەوانی وەکو نمونە بەناو هەندێک باسم کردن، ئەوانە هەمووی عیبارەت بە کۆمەڵە مەباحثی پەرت و بڵاو یعنی ئەوە نەبووە کە بڵێن هەموو زاراوەی فەرموودە علمی حەدیث هەمووی لە خۆی بگری کە ابن سەلاح هات کردی بە 65 نەوع يعني معرفة أنواع علوم الحديث كدابشي كربسر 65 جور، يعني بتايبتي لروي تصنيف ولروي ترتيب ولروي دابش كردنو وكو بلين دا مزراندني أم زانستا دتوانين بلين أوقات دسي بيكرت وخوشي بوبا يكك لدا مزرينري بلين زانستي بلين فرمودا وهرچي أواني تريش كدواي هاتون حقت استفادیان لە کتێبەکە ئەو یان کردووە و هەر لە بەرەوەش وەکو ابن حەجەر عەسقەلانی دەفەرمێت کە یعنی هەموو ئەو زانایانی حەدیث لە دوای ابن سەلاح کە هاتوون بڵێن گەڕاینەوە یان سوودیان وەرگرتووە یان وەکو سەرچاوەیەکی ڕەسەن لە بوو کتێب و نووسەرەکانیان بڵێن نوویسینەکانیان بووە، وەکو ئیمامی نەوەوی بۆ نمونە، وەکو ئیمامی سیوطی مثلا ئیمامی نەوەوی ئێرشادی دوایێ با بڵێن اختصاری کردەوە ئەوجا ئیمامی سیوطی کە تدريب الراوي في شرح تقريب النووي، أوجا ابن كثير مثلا، ابن دقيق العيد، ابن الملقن، ابن حجر عسقلاني، ويعني هرشي قورة زانایانی حديثة لمتأخرين أوانا هموان بلين هاتون يان شرح يان كردوا يان تعليق يان بسرداوا يان شيان كرتوا. والحاصل يعني خزمتك زور قورة بو باروا كردي، يعني ابن صلاح شارەزووری خوا بڵێن پاداشتی خێری بدەتەوە بەڕاستی کە
بە تایبەتی لە بۆ ئەو کاتە وەکو باسم کرد، یعنی شتێکی داهێنانێکی گەورە بوو و شتێکی گرنگ بوو بەڕاستی بە تایبەتی لەو فەرموودەیە. یەک لە زانایە سەردەمەکان ئەویش بڵێن خوا عەفوی کەت کە ئەمری خوای کردووە، بەڵام لە بڵێن قەرنی ڕابردوو لەدایک بوو، ئەویش کە شێخ مصطفى السوباعی. مصطفى السوباعي طبعا ئەویش کتابی ماشاءالله طبعا ئەگەر چی بەڕاستی ئەویش تەمەنێکی کەمی هەبوو، تقریبا 49 ساڵێک ژیا، لە ساڵی 1915 لەدایک بووە، لە ساڵی 1964 وفاتی کردووە، یعنی کە تەمەنی نەبوو بە 50 ساڵ، بەڵام ماشاءالله لێبی بەڕاستی یعنی کتابی زۆری نوویسیە و کتابی زۆر نایابی هەیە، و لە نێو هەموو ئەو کتێبانش بە تایبەتی كتابي السنة ومكانتها في التشريع الإسلامي، وبتايبتي لبو أو سردمة، يعني ردانوي مستشرق كان روش هلا الناس كانوا أو كومالا كسيك لو سردمة زياترك هولي رد كرنوي سنة وحجية السنة وكو ردي أبو ريو كومالا كسيت الراس تبيش بلن سباعيش بونو منا شيخ عبد الغني عبد الخالق لكتاب حجية السنة، بلام وكو أو نبو حقت، يعني شيخ مصطفى السباعي كتابك زور بلن قورة وقرنقو ناياب لو باروا، وهر بابلن كتابك تريش هاري استاته وبيرم كتابي تحرير علوم الحديث دكتور عبد الله الجديع حقت أويش كتابك زور، يعني عمقك زانستي علمي تێدایە و بە تایبەتی زۆر بەی زۆری زانستەکانی فەرموودەشی لە خۆی گرتەوە کە بڵێن دوو بەرگە دوو مجەلەدە، ینی کتابێکی زۆر نایابە لەو بارەوە، و کتاب زۆرە بڵێن با ئەوەندە کیفایەت بێ، و ئاخر دعوانا الحمد لله رب العالمين. جزاكم الله خيرا.